شارەزایانی تەندروستی بە سیناتی ئەمریکان ڕاگەاندووە ئەوان ناتوانن پێشبینی ئەوە بکەن ڕژانی نەوتەکە چ کاریگەریەکی بەسەر دانیشتوانی ناوچەکە و خاوێنکارانی دەبێت. جان هاوارد بەڕێوەبەری ئینستیتوتی نیشتیمانی بۆ تەندروستی و ئێشوکار دەڵێت تا ئێستا حاڵەتێکی زۆری مەترسیداری تەندروستی راپۆر نەکراوە. نەوتی خاو زیانی بۆ پێست و هەروەها کۆئەندامی هەناسە هەیە. نابێت نەوتی خاو بەرپێست بکەوێت و بەرهەرشوونێکی لەش بکەوێت، دەبێت چاکی بشۆرێت وەک چاو، لووت و هەروەها دووچاری گەروکزانەوە دەبێت ئەگەر زۆر لە نزیک نەوتی خاوەوە ببیت. دکتۆر هاوەرد دەڵێت دڵ تێکەڵ هاتن و سەرئێشە و تاوەکو نیگەرانی دەرونیش ئاکامی درێژخایانیان دەبێت. هەروەها ئەو کەرماندانەی نەوتە ڕژاوەکەی قەراغاوەکە پاک دەکەنەوە لەوە دەترسن شەپۆلی گەرما لەیان بدات. ئێستا کلینێکی تەندروستی گشتی کاتی کراوەتەوە بۆ چارەسەرکردنی ئەو کارمەندانەی خەریکی خاوێنکردنەوەن. ڕێژەی کاریگەری نەوتی خاو لەسەر کۆئەندامی هەناسەی منداڵان و گۆڕینی خۆراک بۆ وزە زیاتر بە بەراورد لەگەڵ کەسانی کامڵدایە. هەر بۆیە ئەگەر منداڵان لەو ژنگەیەدا بن مادەی ژاهراوی فرەتر هەڵدەمەژن، منداڵانی زۆر بچووک و ساوە سیستمی بەرگری لێشیان تاو پێ نەگەیوە، هەر بۆیە توانای بەرگریان لە دژی بەکتریا و ڤایرۆس کەمترە. وەرزی زریانی داهاتوو لەوانەیە ترسی تەندروستی زیاد بکات. یاسادانەران نیگەرانیان دەڕبڕیوە سەبارەت بەوەی باو باران پیساتی نەوتەخاوەکە بەرەو دەرەوەی قەراغ ئاوەکە ببات، کامەش دەبێتە هۆی ژمارەیەکی زۆرتر خەڵک دەکەونە بەرکەرەستە کیمیا زیان بەخشەکان. تۆم هارکین، سیناتۆری ئایاوە: ئێمە پلانەکانی ئامادەکاریمان بۆ حاڵەتی زریانمان لە بەردەستدایە، بەڵام من دڵنیانیم لەوەی کە پلانەکان بۆ خاوێنکردنەوەی ژەهری نەوتی ڕژاو لە خۆ دەگرنیان نا، بەڵام من گومانم هەیە ئەو پلانانی تێدا هاوپێچکرابن. دکتۆر لیسا کەپلۆیتس، جێگەری یاریدەدەری وەزیری تەندروستی ئەمریکا بۆ ڕێبازدانان: بەڕاستی نازانین چی ئاکامێکی بۆ سەر خەڵک دەبێت. باو بارانەکە چەند گەورە دەبێت. ئێمە هەوڵی چاودێریمان بۆ یارمەتی کۆمەڵگاکە زیاد دەکەین. هیچ لە شارەزایانی لژنەکە نەیانتوانی بڵێن بۆچی کاتێک ئەو کەرەسە کیمیاویانە ئاکامی خراپ لە پاشخۆیان بەجێدەهێڵن. کاربەدەستانی بەشی تەندروستی داوای پێکەنانی دەستەیەکی سربەخۆی زانایان دەکەن بۆ ئەوەی لەسەر گرفتە تەندروستیەکان لە پەیوەندیدار بە ڕۆژنامەکە بکۆڵنەوە. ئێستا بەڕێوەبەرایەتی دەرمان و خۆراکی ئەمریکا دەڵێت خواردنەوەی ئاوی ناوچەکە سەلامەتە و هەروەها بەهۆی قەدەغەکردنی ڕاوەماسی خۆراکە دەریایەکانی بازاڕ و چێشتخانەکان سەلامەتن بۆ خواردن. ئەمە راپۆرتێکی دەنگی ئەمریکا بوو.